پاشانە فەرمێ هەموو کەسێ شیوەنێکی هەیە، خەمێکی هەیە، خەفەتێکی هەیە بۆ هەر شتێک کە لە دەستیەیە. طبعاً هەر شتێ لەو فەضلەی ئەڵڵا کە بە تۆ دراوە و دواتر کە لێو دابڕێتەوە خەفەتێکی پێخۆی. بۆ نمونە ئیستیقامەت پێدراوە لەسەر ڕێبازی ڕازەڕۆی مدەتێ دوای لێی دابڕی. ئەگەر یەک تۆزیمان لە دڵتابێ خەفەتی پێخۆی، نوێژێک کەفۆتێ خەفەتی پێخۆی. ئەمە لە نیعمەتە با بڵین معنەویەکانە. لە نیعمەتە مادیەکانە جاری وایە نەعلەکە دەدڕێ خەفەتی پێخۆی، مۆبایلەکە دەشکێ خەفەتی پێخۆی، با بۆ شتی تر نەڕۆین. ئەگەر قاچێک بپەڕێ، ئەگەر دەستێک بپەڕێەوە قورسترە، وایە یان نا. بۆیە لەوانە شاعینن شت هەمووی شایستەیەوەیە خەفەتی پێ بخۆی. بەڵام فەرمێ سیر لەوایە جاری وایە ئینسان دینەکەی لە دەسەیە کەچی خەفەتی پێ ناخوا، ڕەزامەندی ئەڵڵا لە دەسەیە کەچی خەفەتی پێ ناخوا. لەوانەیە ڕەزامەندی کەپڵەکەی لە بەدەست بە خەفەتی دنیا بخوا، هەفتەیە جوابی تەلەفۆنی نایەتەوە یا دوو ڕۆژ جوابی نایەتەوە. ئەگەر هی ئەڵڵا سبحانه وتعالى ولله المثل الأعلى عنی بۆچی تۆ خەفەت بەوایان ناخۆی. پاشانە فەرمێ كيف تفنى أحزان من عاهد الله مرارا وخان منه العهود. فەرمێ چۆنە بێ کەسێک کە بەردەوام وعدەکانی لەگەڵ ئەڵڵایە ئەشکێنێ بەردەوام لە خەفەتانە بێت. چۆن شتی وان چونکە تۆ بەردەوام لەژێر چیایی ئەمر و نەهی و ناشتوانی بەردەوام پەیوەست بی پێوەی، کەواتە بەردەوام لادانێک هەر هەیە. ئەگەر لادانیشی نەبێ کەم و کوڕید هەر هەیە. ئێمە هەموویەکە تەقاڵبی چیەوە خیانەت لە ئەو عەهدەوەی کە هەتە لەگەڵ ئەڵڵا سبحانه وتعالى. ئێبێت تۆش بەردەوام حەزین بی. ئەم دێڕە شیعرانە عەبدوڵڵای کوڕی مبارەک لە کتێبی زوهدەکەی خۆشیان ناوێتی، وەبزانەوەی ژێناوێتی بابێکیشی بۆ داڕشتووە، باب حزن المؤمن. ئینسانی ماندار نابێت لە خەفەتدا ببڕێ، چونکە یا لەژێر فەرمانێکە یا لەژێر قەدەغەیەکە، یا قەدەغەکەی شکاندووە یا فەرمانەکەی ئەنجام نەداوە، یا بە نسبەتێکەوە داغڵی قەدەغەکە بووە نەک بە کاملی، یاخود نسبەتێک لە فەرمانەکەی جێبەجێ نەکردو کەم و کوڕیتیایە هەبووە. بۆیە بێت دایمە خەمی هەبێ ئینسانی ماندار. ئەگەر بۆ شێوە بە خەم خۆیەوە بێ، زۆر تونتر و چاکتر فەرمانەکان جێبەجێەکە، زۆر تونتر و چاکتریش خۆی لە قەدەغەکان ئەپارێزێ. بەڵام کاو خەمەی نەما بێخەم بوو لە هەردوو سەرەوە تیاچێ تاوای لێ هەموو فەرمانەکان شکێنێ هیچ خەمی نییە، هەموو قەدەغەکانیش شکێنێ دیسان هیچ خەمی نییە، کە گەشتاوەش ئەوە بەڕاستی مۆر لە دڵی درا و تیاچووە. پاشانە فەرمێ وەیح نەفسی ماذا أقول إذا ما أحضر الله رسوله لي شهودا. فەرمێ واوەیلا بۆ من چی بڵێم کە لە ڕۆژی قیامەت ئەڵڵا سبحانه وتعالى شاهیدەکانی یێنێ بەسەرمەوە. لەوانەیە تۆ یەکێ بڵێ و شتت کردووە چونکە هەر خۆ بە تەنیا بووی کردوتە کێشایەتە کەس نەتکردوتەوە لەسەر لاچێ، بەس لە ڕۆژی قیامەتە شاهیدەیە لەسەرێ. رسول الله صلى الله عليه وسلم باسی عەبدێکەکە فەرمێ الله سبحانه وتعالى بانگیەکە ئەڵێ و کردارەت کردووە لە فڵانە ڕۆژە ئەو کردارەت کردووە ئەڵێ ئەی پەروەردگارم کێ شاهیدە؟ ئەڵێ مەلایکەکان. ئەویش ئەڵێ شاهید لە خۆم نەبێ وەری ناکرم. دەمی داخرێ دەست و قاچیەتە جواب شاهیدی لەسەردا، دەست قاچیەتە جواب. خۆ دەمەش کە ئێستا قساکە هەر ئەندامێکە بەو جەستەیەوە. الله سبحانه وتعالى هێناوێتی قسە توانێت دەست و قاچش بێنێتە قسە. ئەو مۆبایلانەی لە گیرفانتانایە سیمکارتەکەی هەمووی بەردە، قسەشی پێکە یەتە قسەشی پێنێری سەوت و سوورەشی پێنێری. ئێوە مەخلوق هێناوێتی قسە، تۆ بڵێ الله سبحانه وتعالى ناتوانێت دەست و قاچ تۆ بێنێتە قسە، یا بەردەکانی قودس بێنێتە قسە لەگەڵ دارزەیتونەکانی دارەکانی تری هەهێنێتە قسە توانێت. بۆیە عەجایبتان لەو بابەتانە نەیە.